بەیانیتان باش بەخێر بێنەوە سەرچاوم ئیتر ئەمریکا ئەمڕۆکە لەلایەک لەناو پیساییەکەی ئەپستەیندا دەگەوزێ لە ناو گواوەکەی ئەپستایندا بە ژن و پیاویانەوە بە دیموکرات و کۆماریەکانەوە بە سیاست مەدار و بیزنسمانەکانیەوە هەر هەمویان لەناو ئەو پیساییەدا دەگەوزێن لەلایەکی دیکەش ئیتر زەنگی ئاگدارکەرەوەی شەڕ لە ناوچەکە دووبارە لێ دەداتەوە. هەروەکو دەزانن ئیتر کێشەی ئەمریکا و ئێران ئیسرائیل و ئێران کێشەیەکی ئێستا نییە. ساڵی 1970 ئێران هاوپەیمانیەکی زۆر گەورەی لە ناوچەکەدا کە ڕژێمی شای ئێران بوو لە دەستدا. ئیتر لەو کاتیەوە هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین کۆماری ئیسلامی ئێران وەکو دەڕکێک لە بەرامبەر سیاستەکانی ئەمریکا و بە تایبەتیش لە بەرامبەر هەژمونگەرایی ئیسرائیل لە ناوچەکەدا دەوەستێت. ئێران ئیتر نەوەک بەتەنیا لە ناو سنوورەکەی خۆی بەڵکو لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەند ئێرانێکی بچووکی ئامادە کردوون و ئیتر بەو شێوەیە تەماشا دەکەین بەردەوام ئیتر ژیانی لە ئیسرائیل و لە ئەمریکیەکان تاڵ کردووە. ئیتر ئەمەش لە چەند قۆناغێکدا تەماشا دەکەین کاردانەوەی زۆر گەورە وەیانیش هەوڵدان بۆ ڕێگریکردن لەما ئیتر ڕوویانداوە. بەر لە هەر شتێک لە ساڵی 1970 ئیتر بینیمان کە بە پشتیوانی ئەمریکا ڕژێمی سەدام شەڕێکی 8 ساڵەی لە بەرامبەر ئێراندا هەڵگیرسان. بەڵام ئێران ئیتر ئەگەرچی گەلێک لاواز بوو بەڵام لە کۆتاییدا ئیتر ناچار بوون شەڕەکە ڕابگرن و ئیتر کاریشیان بە سەدام نەما. سەدامێکی سەرەڕۆ سەدامێکی سەرخۆش و غرور ئیتر بووە هەڕەشەیەک لە بەرامبەر ئەمریکا. ئیتر ئەمریکا ئەمجارە ئەم سەدامەی بە تەواوەتی ڕەش کردەوە. پاشان ئیتر زۆری پێنەچوو ئەمریکا ئەمجارە ڕژێمی سەدامی بە تەواوەتی ڕووخاند بۆ ئەوەی ئیتر لە ژێر سەری ئێراندا ئیتر بتوانێ مینێک بچێنێ. بەڵام تەماشا دەکەین ئەمجارە عێراق بووە پاروەنانێک لە بۆ ئێران. ئیتر ئەمە جاری یەکەم نییە، جاری دووەم نییە و ئیتر وا پێدەچێ بەردەوامیشی هەبێ. هەمومان دەزانین ئیتر ئەمریکا بەتایبەتیش دۆناڵد ترامپ ئیتر بەتەنیا دۆناڵد ترامپ نییە بێگومان ئەمە نیشانەکانی لە دوای جۆرج بۆشی کوڕدا ئیتر نیشانەکانی بینران. یەک لەوانەش ئۆباما بوو کە بە ئاشکرا دەیوت ئیتر نابێ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕێکی دوور و درێژ بکا و ئابوووریەکەی و ئیتر خەرجیە مرۆیی و مادیەکانی لەوێدا ئیتر بە فیڕۆ بدا و تەنانەت بڕیاریدا سەربازەکانی خۆی لە عێراق بکێشێتەوە. بەڵام لە سەردەمی ترامپدا ئیتر ئەوەی ئەمریکا دەیەوێ ئەوەی ئەمریکا دەیویست ئەمجارە بەبێ ماسکە ترامپ دەیکا. ترامپ ئیتر لەبەر ئەوەی لە ناو بازرگانیەوە هاتوتە ناو سیاست بەردەوام بە شێوەیەکی مامەڵە خوازی مامەڵە لەگەڵ ئێران دەکا. لە سەردەمی قاسمی سولەیمانیدا دوایەوەی قاسمی سولەیمانی کوشت بە ئاشکرا وتی چەند موشکێک فڕێ بدەنە فلان شوێن و پاشان بابەتەکە دابخەن. ئیتر لە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیلدا کاتێک ئەمریکا بینی ئیتر شەڕێکی دوور و درێژ لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئیتر ئەگەری زۆرە کە ئیسرائیل ماندوو بکە و ئێران ئەگەر بکەوێتە ناو ئەو شەڕە ئەگەری زۆرە ئیتر ئێران دەرفەتی ئەوەی نەمینێ کە لە بەرامبەر
هێزە هەرە گەورەکان کە تەحەدایی لە هەژمونی ئەمریکا دەکەن وەکو چاینا ئیتر نەتوانێت ڕوبەڕووی ئەوانە ببێتەوە بە ئێرانەوە خەریک بێ و لە ئەنجامی شەڕێکی زۆر زۆر دوور و درێژدا ئەمریکا ئیتر پاشەکشەیەشی زۆر زۆر گەورە بکە. هەر لە بۆ هەندێش ئەم جارە ئیتر دوو بۆمبی فڕێدانا سەر ئیتر کارگەکانی ئەتۆمی ئێران و بەو شێوەیە ئیتر ترامبوتی من ئیسرائیلم ڕزگار کرد و لە دوای ئەمەشدا ئیتر بە ڕێککەوتنێک ئەم جارە ئێران چەند موشکێکی گرتنە بنکەی ئەمریکا لە قەتەڕ و کێشەکە بڕایەوە. بەڵام ئەم جارە بە ئاشکرایتر عەلی خامینەی ئەڵێ شەڕێکی ئەم جارە ئیتر شەڕێکی دوور و درێژ دەبێ و ئەگەر ئەم جارە شەڕ بکرێ هەموو ناوچەکە دەگرێتەوە. ئەمە واتای چیە؟ ئەمە واتای ئەوەیە لە هەر وڵاتێکدا کە بەرژەوەندی ئەمریکا هەبێ، لە هەر وڵاتێکدا کە بازگە و بنکەی سەربازی ئەمریکا هەبێ، ئیتر ئەو شوێنانە دەبنا هەڕەشەکانی ئێران. ئێران چی پێ دەکرێت لە بەرامبەر ئەمریکا؟ لە بەرامبەر ئەمریکا شتێکی وای پێ ناکرێ. بەڵام ئێران لە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیلدا واتە لە حوزەیرانی 2025دا ئیتر توانی تا ڕادەیەکی زۆر قەبارە و توانای موشەکەکانی نیشانی ئیسرائیل و نیشانی جیهان بدا کە زۆربەی زۆری موشەکەکانی ئەگەر چی نەیانتوانی کوشت و کوشتارێکی زۆر گەورە لەناو ئیسرائیلدا ساز بکەن، بەڵام توانیان ئیتر سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلی ئیتر تێبپەڕێن. ئەمە خۆی لە خۆیدا لە بۆ ئیسرائیل تەنانەت لە بۆ ئەمریکاش بابەتێکی زۆر زۆر قورسە. ئیتر ئەمە وای کرد کە ئەم جارە بەر لە شەڕەکە سەرەتا وڵاتانی هاوپەیمانی ناوچەکە یعنی هاوپەیمانانی ئەمریکا ئیتر ترسێکی گەورەیان لێ بنیشێت، چونکە ئیتر ئەم جارەیان خامینەی بە ئاشکراوتی ئەم شەڕە شەڕێکی وەکو پێشوو نابێ، واتە ئیتر ئێمە درێژە بە شەڕەکە دەین. ڕەنگ بێ ئیتر ئێرانیەکان ئەو خەڵە لاوازەی ئەمریکایان دەستنیشان کردبێ کە شەڕێکی دوور و درێژ لەگەڵ ئەمریکا ڕەنگ بێ ئیتر یعنی لە پەلوپۆخستنی ئێران بێ، بەڵام لە هەمان کاتدایتر لە پەلوپۆخستنی ئەمریکاشە و تەنانەت دەرکردنی ئەمریکاشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئیتر بۆیە تەماشا دەکەین دۆناڵد ترامپ لەلایەکەوە بە دۆسیەکانی ئەپشتین خەریکە، لەلایەکی دیکەشەوە ئیتر بۆ ئەوەی ئەو دۆسیایە لە کۆڵخۆی بکاتەوە بەردەوام جەنگ لێدا و ئیتر کەشتیە جەنگەکانی لە کەندا و ئامادەن. لە ئیتر لەو بینەدا تەماشامان کرد ئیتر بڕیارێک هات ویانیش پێشنیارێک هات کە لە سەرەتای ئەو مانگەدا لە ئیستانبول کۆبوونەوەیەک بەڕێوە بچێ، هەرچەندە شوێنەکانی وەک ماسقات و یانیش ئەنقەرەش باسییان لێوە دەکرێت دیار نییە، بەڵام وا پێدەچێت کۆبوونەوەیەک دەست پێ بکرێ بۆ ڕێگریکردن لە شەڕێکی ناوچەیی و دەست پێکردنەوەی ئیتر دیپلۆماسیەتی ئەتۆمی ئێران. ئیتر بۆ دوورکەوتنەوە لە ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی نزیک لە دوای کۆکردنەوەی هێزێکی دەریایی گەورەی ئەمریکا کە ترامپ بە ئیتر ناوی کەشتەکانی جەنگی هێنابوو دەیهێنێ واڵی کەشتەکان زۆر زۆر نوێنە زۆر زۆر تایبەتن ئیتر و ئیتر لە دوای ئەمە لە کاتێکدادێ کە لە شەڕی 12 ڕۆژی نێوان ئیسرائیل و ئەمریکادا ئیتر مەترسیەک هەبوو ئەم شەڕا ببێتە شەڕێکی ناوچەیی. ئیتر شەڕێکی ناوچەیی بێگومان ئیتر کاریگەری لەسەر هەموو وڵاتانی ناوچەکە دەکا کە هەر هەمویان ئیتر بنکەی ئەمریکایان لێیە پەیوەندیەکی استراتیژی و یانیش نیمچە استراتیژیان لەگەڵ ئەمریکادا هەیە. ئەو وڵاتانش بە هەمان شێوە لەو هەڵو مەرجەدا نیان هەوێ بکەونە ناو ئەو شەڕە. لە هەمان کاتدا ئیتر
ئێران و لەبەر ئەوەی وڵاتێکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆری تێدا هەیە کێشەکەی ئێران لەگەڵ ئەم وڵاتانە ئەوەیە ئیتر ئەمانە نەدەتوانن بە قووەت و قودرەتی ئێران ڕازی بن بەو ئێرانی کە ئێستا هەیە هەڕەشە دەکات لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕازی بن و نەدەتوانن بە ئاسانی ئیتر بڕیارێکی یەکلاکەرەوەش بدەن دەربارەی ئێران. ئیتر تەماشا دەکەین لە بۆ هەندێک ئێستاکە چەندین پێشنیار چەندین بابەت هەن کە لە ترافیکە دیپلۆماسیەکاندا باسییان دەکرێت ئەویش مەسلەی چارە سەرکردنی کێشەی ئەتۆمی ئێرانە. خۆی لە شەڕی لە کۆتایی شەڕی 12 ڕۆژەدایی تر ترامپ بە ئاشکرا درۆیەکی کرد کە وتی هەموو تواناکانی ئەتۆمی ئێرانمان لەناوبرد. بەڵام ئێستاکە ئەڵێن ئێمە دەمانەوێت لەسەر ئەم کێشەیە ئیتر قسە بکەین دابنیشی و لەسەر داخوازی چێ قسە دەکات لەسەر داخوازی کۆمەڵێک وڵاتی دیکە قسە دەکات. یەک لەو مەترسیانە ئێستاکە ئەوەیە کە هەمویان ئەزانن ئێران 400 تا 450 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی لە دەستدایە کە دەکاتە لە سەدا 60 و یانیش 65 کە ئەمریکا و ئیسرائیل وەک هەنگاوی کۆتایی بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی دەیبینن. ئیتر دۆزینەوەی ڕێگایەکی دیپلۆماسی بۆ چارەسەرکردنی پرسی بەرنامەی موشکی بالیستیکی ئێرانیش و لە هەمان کادا چارەسەرکردنی پرسی پشتگیری لە گروپە بریکارەکانی ناوچەکە وەک حیزبوڵڵا حوسیەکان تا ڕادەیەک ئەتوانین بڵێن حەشدی شعبی هەرچەندە بەو شێوەیە. ئەمانەش ئیتر کێشەیەکن کە دەبێ قسەی لەسەر بکەن. کۆبوونەوەکە لەسەر داوا و دەستپێشخەری بە کۆمەڵی نێوەندگیری و وڵاتانی ناوچەکە بە پلەی یەکەم تورکیا قەتەر مسر ڕێک دەخرێت کە ئیتر ئەمانە هەم لەگەڵ تاران هەم لەگەڵ ئەمریکا هەماهەنگیان هەیە هەماهەنگی دەکەن و ترسێکیان هەیە لە کارەساتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێتە ئاراوە و یانیش کارەکە لە کۆنتڕۆل دەربچێ ئەو موشەکانەی کە پێشتر بۆ نمونە لە شەڕی 12 ڕۆژە و یانیش لە کۆتایی شەڕی 12 ڕۆژە ئێران بە شێوەیەکی کۆنتڕۆل کرا و فڕێدانە سەر قەتەر ئەگەر ئەو موشەکانە بە شێوەیەکی ناکۆنتڕۆل کرا و بنێردرێن بۆ وڵاتێکی دیکەی وەکو سعودیا وەکو تورکیا وەکو قەتەر وەکو مسر ئەمە ڕەنگ بێ کارەساتی زۆر گەورەی لێ بکەوێتەوە. لێرەدا ئیتر دەبینین کە شاندەکەی ئەمریکا پێک دێ لە دوو کەسی سەیر ئەویش ستیف وێتکۆفە و لە هەمان کادا جارید کوشنەرە واتە زاوای دۆناڵد ترامپ کە لە هەموو بابەتەکانی تایبەت بە ئیسرائیلدا ئەویش پەنجەیەکی هەیە. ئیتر ئەو لە هەر بابەتێکدا ئیسرائیل هەبێ لەوێدا هەیە. اتفاقی ئیبراهیم هەبێ کۆشنەر لەوەیە. لە مەسەلەی غەزە هەبێ کۆشنەر لەوەیە. مەسەلەی ئێرانیش هەبێ کۆشنەر هەر لەوەیە. ئیتر وا پێ دەچێ ئیتر کۆشنەر ئیسرائیلێکی بچووک بێ لە کەسی کۆشنەردا ئیتر کۆکرابێتەوە. لەلایەن ئێرانیشەوە هەروەکو دەزانین وەزیری دەرەوە عەباس عەراقچی سەرکردایەتی کۆبوونەوەکە دەکات. عەباس عەراقچیش ئیتر کەسێکە پاسدارێکە بەڵام ئیتر قات و ڕیبات و قەرەوات دەبەستێ و هەر کەس ئەمە دەزانێ و چاوەڕێ دەکرێت لەو کۆبوونەوەی ئەمجارە وەزیرانی دەرەوەی تورکیا قەتەر مسر سعودیا عومان ئیمارات و پاکستانیش باسییان لێوە دەکرێت لەمەدا بەشداری بکەن. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمریکا ئەو ئەمریکایە وای لێ هاتووە کە چەندین وڵاتی دیکەی ناوچەکە وەکو تورکیا و قەتەر و مسر و سعودیا و عومان و ئیمارات و پاکستان بخاتە پشتخۆی؟ ئایا ئەمە نیشانەی لاوازی ئەمریکانیە؟ لەو سەردەمەدا بە دڵنیاییەوە ئیتر ئەو ئەمریکایی کە پێشتر بە تەنیا لە عێراقیەدا شەقی لە مێزەکانی نەتەوە یەکگرتووەکان ئەدا بە هاوپەیمانیەکانی ئەگوت ئەگەر ئێوە لەگەڵم دانەبن دوژمن من
ئێستا کە ئیتر ئەو ئەمریکای تەنانەت لە بۆ گفتوگویەکیش ئیتر داوا لە تورکیا و قەتەر و مسر و سعودی و عمان و ئیمارات و پاکستان دەکا کە لەگەڵی دابنیشن لەسەر مێزەکەدا. ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیتر چەند بابەتێک هەیە لێرە دەکا باسییان دەکا بۆ نمونە تورکیا قەتەر و مسر خاوەنی مێژوویەکن لە نێوەندگیریدا. ئیتر لە هەمان کاتدا ئەمانە لە دانوستانەکانی ئاگربەستی غەزەدا ئیتر بەشدارن و ئیتر ئەم هاوبەشانە بەرژەوەندیان لە هەمان کاتدا لە سەقامگیری ناوچەکەدا هەیە و فشاریان لەسەر ئیدارەی ترامپ دروست کردووە کە پێیان وایە حتا وەکو بکرێ هێرشێکی سەربازی نەبێتە هۆی ناسەقامگیرکردنی ناوچەکە. ئیتر لێرەدا تەماشا دەکەین دیپلۆماسیەکەی ئەوانە دەردەکەوێتە سەرڕێ. ئیتر سعودیە و ئیمارات تەماشا دەکەی ڕەوایەتێکی برفراوان بە پرۆسەی دانوستانەکان دەدەن و فشارێکی بە کۆمەڵیش لە هەمان کاتدا دەخەنە سەر ئێران. مەرجەکانی ئەمریکا ئەمجارە زۆر زۆر قورسن. ئیتر بە تایبەتیش ئەو چوار مەرجە کە ترامپە ئیتر ترامپیزمی خۆی دەکە ئەڵێ ئەمانە هێلی سوورن دیاریکردونە پیتاندنی سفر یۆرانیۆم یان نزیک لە سفر. ئیتر کۆتایی هێنان بە تەواوەتی بەرنامەی پیتاندنی ناوخۆی یۆرانیۆمی ئێران. ئەمە مەرجی یەکەمیەتی تەواو. ئەمەیان مەرجی ئیسرائیلە مەرجی ئەمریکاشە. بەڵام ئیتر لە بەرامبەر ئەمەدا تەماشا دەکەن عەلی شامخانی واتە ڕاوێژکاری عەلی خامینەی ڕێبەری ئاینی ئەڵێ ئێران ئامادەیە بە دابەزاندنی ئیتر پیتاندنی یۆرانیۆم بۆ سەدا 20 ئامادەیە دانوستاندن بکە. لە هەمان کاتدا ئەمریکا ئیتر باس لەوە دەکا کە گواستنەوەی یۆرانیۆمی پیتێنراوی ئێران کە ئاستی لە سەدا 60 بۆ وڵاتی سێیەم. خاڵی سێیەمیش سنووردارکردنی موشەکەکانە واتە سنووردارکردنی توندی مەودا و پەرەپێدانی بەرنامەی موشکی بالستیکی ئێرانە کە ئێران ئەمەیان 100% وەکو خەتی سووری خۆی دەبێنێ. چونکە ئێران باش دەزانێت تاقە کارتێک تاقە چەکێک کە ئێران بتوانێت بەکاری بێنی لە شەڕی 12 ڕۆژەدا بینیمان نەهێزی ئاسمانیەتی نەبەرگری ئاسمانیەتی نە هێزی ئستخباراتیەتی نا هێزە ملیشیاکانیەتی کە هیچ نەیانتوانی تەقەیەکیش لە بەرامبەر ئێراندا بکەن. خۆی لە خۆیدا بەر لە شەڕی 12 ڕۆژە ئیتر ئیسرائیل ملی حیزبوڵای شکاندە بوو، ملی حەماسی شکاندە بوو، ملی حوسیەکانی شکاندە بوو. ئیتر وە لە ڕێگای دۆستەکانی ئەمریکادا لە عێراقیش حەشدی شعبی بێدەنگ کرابوو. ئیتر ئێستاکە ئێران باش لەوە دەزانین تاقە هێزێک کە لە دەستیدایە دەتوانێت دۆستەکانی ئەمریکا و بازار و بە تایبەتیش بازار و خەتی وزەپەک بخا بە تەنیا موشەکەکانیەتی و ڕەنگ بێ ئەمانە بۆ ئێران خەتی سوور بن. ئیسرائیلەکان لە کۆتاییدایتر دانیان بەوەدانا کە کارگەی بەرهەمهێنانی موشەکەکانی ئێران زۆر زۆر قوڕن لە ژێر زەویدا و مەحاڵە بە چەکی پێشکەوتووی ئەمریکی بکرێ ئەمانە لەناو ببردرێ. واتە ئەمانە لە ژێر شاخەکاندا لە شوێنی زۆر زۆر ئاسێن تەنانەت لە شوێنی نهێنین. خاڵی چوارەمیش ئیتر کۆتایی هێنانە بە پشتگیری لە بریکارەکان واتە هێزە ملیشیاکان. ئەمە
ئەمە بابەتێکی گرنگە. هەروەکو باسم کرد عەلی شامخانی ڕاوێژکاری باڵای ڕێبەری ئاینی ئێرانی ئیتر سەبارەت بە هەڵوێستی ئێران لە لێدوانێکیدا وابزانام لە بۆ تەلەڤیزیۆنی ئەلمەیادین بوو ئیتر سەبارەت بە پێشنیارەکەی ئەمریکا ئەو چوارچێوە سەرەتاییەکانی ئەمریکای بە ناڕێک و بێسەروبەر وەسف کرد و ڕەخنەی لێگرتن بەهۆی ئەوەی داواکاری ئێرانیان بۆ هەڵگرتنی دەست بەجێ هەموو سزاکان پشتگوێ خستووە. واتە ئەڵێ سەرەتا ئێوە هەموو سزاکان لا ببەن ئینجا ئێمە داخوازیەکانتان دەگەینینە جێ. یعنی ئەمە خاڵێکی زۆر زۆر سەرەکیە لە بۆ ئێران، چونکە لە ئێراندا بەڕاستی خەڵک پێم وانە ئیتر ئەوەی کە هەندێک ناسیۆنالیستی کوردی بە تایبەتی ئەوانەی لە ئەمریکانە بە تایبەتی ئەوانەی دێنە سەر رادیۆ تەلەڤیزیۆنەکان بانگەشەی بۆ دەکەن خەڵک لە ئێران بی هەیە بە فیتی ئیسرائیل و ئەمریکا ئیتر بێتە سەرجادە و حکوومەت بڕوخێنێ و حکوومەتێکی کە دروست بکاتەوە کە کەس نازانی چییە شتێکی وانە. بەڵام بەڕاستیش بەڕاستی ئەو ئابلۆقە ئابوووریانەی لەسەر ئێرانە ئیتر جەرگی ئێرانیەکانی ڕەش کردووە. ژیان لە ئێران زۆر 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 سەختە. ئیتر ئەمە بابەتێکی سەرەکیە. هەر لە بۆ هەندێک شامخانی سەرەتا تەماشا دەکەین ئەوە بە ئەمریکیەکان ئەڵێ لە بەرامبەر هەر کارێک کە ئێمە بیکەین دەبێت سزا ئابوووریەکانمان لەسەر هەڵگەڕ. و سەبارەت بە گواستنەوەی یۆرانیۆم شامخانی ڕایگەیان کە هیچ هۆکارێک نییە بۆ گواستنەوەی مادەی پیتێنراوەکان بۆ دەرەوەی وڵات. خۆی لە خۆیدا ئێمە بڕیارمان نییە چەکی نوکلەری دروستکەین. چەکی نوکلەری حرامە. ئیتر بەڕای منیش ئێران نایهەوێت چەکی نوکلەری دروست بکە. ئێران دەیەوێت بەردەوام لە ڕەوشێکدا بێ بە دنیا بڵێ هەر کاتێک بم هەوێ لە ماوەی 1 حوتودا بۆمبی نوکلەری ساز دەکەم. بەشی ئەوە ئیتر کەلوپەلم هەیە. بەڕای من ئێران دەیەوێت ئەوە بڵێ، چونکە ئێران وەکو کۆریا نییە. ئێران ئەتوانی وەکو کۆریا هەر هیچ نەبێ 1-2 بۆمبی نوکلەری ساز بکە و دەریشیان بخە. بەڵام ئێران لەبەرەوەی جوگرافیایکی زۆر زۆر تایبەتی هەیە و جوگرافیایەکە هەمووی دۆرپێچ کراوە بە متتەفیقەکانی ئەمریکا. لە کاتێکدا ئێران ئەمە بکە ئیتر ئەمریکا ئەتوانێ بەڕاستی بڕبڕی پشتی ئێران لە ڕێی ئابووری بشکێنێ. یعنی ئەتوانێ لەگەڵ ئەم وڵاتانە وەکو تورکیا، ئەزەربایجان، ئەرمەنستان، عێراق، ئیتر کوێیت، بەحرێن، قەتەر لەگەڵ هەر هەمویان جۆرە ڕێککەوتنێک ساز بکە کە بە هیچ شێوەیەک نەتوانن پاکەتێکی جگەرەش لە ئێران بکڕن و ویانیش پێی بفرۆشن. ئێران لەمە دەترسێت لە بۆ هەندێک بەڕای من ئێران بە هیچ شێوەیەک ئامادە نییە ئێستا بۆمبی نوکلەری دروست بکە و دەری بخە. بەڵام دەیەوێت کارتێکی لە دەستدابێ و ئەو کارتە نەدۆڕێنێ. هەر لە بۆ هەندێکی تر لە بە پێ قسەکانی ئیتر ڕاوێژکاری باڵای ڕێبەری ئێران تەماشا دەکەین ئەمەشیان تا ڕادێک ڕەت دەکاتەوە. و هەروەها شامخانی ئاماژەی بەوە کردووە کە هەرچەندە ئێران دەتوانێت پیتاندنی یۆرانیۆم لە 60ەوە بۆ لە 20 کەم بکاتەوە، بەڵام لایەنەکەی دیکە دەبێت باجەکەی بدات لە ڕێگای سازشی هاوشێوە و قەرەبووکردنەوە. واتە ئەڵێ ئامادەم بۆ لە 20 کەم بکەمەوە بە مەرجێک تۆ ئیتر سازشم بۆ بکەی لە بوارەکانی دیکە. بوارەکانی دیکەش هەروەکو دەزانین ئابووریە، سزا ئابووریەکانە. ئیتر هەروەها شەمخانی هۆشداریدا کە هەر هێرشێکی ئەمریکا هەرچەندە بچووکیش بێ دەبێتە هۆی قەیرانێکی زۆر گەورە و ئێران، ئەمریکا و ئیسرائیل بە یەک لایەن دەبینێت لە هەر دەست درێژیەکدا. یعنی بە ئاشکرا بە ئەمریکا دەڵێ ئەگەر ئیسرائیل بەشداری ئەو شەڕەش نەکا ئەتۆ ئەم جارەبەی بڵێ وەڵا 2 موشەکەت لێ دەدەم، 2-3 ناوەندی نوکلەری و ناوەندی موشەکەکان و یانیش عەمبارەکانی نەوتت لێ دەتەقێنمەوە، ئەتو دەتوانی 3-4 موشک باوەیە بنکەیەکی من لە قەتەر
قەیناکە کێشە نیە پێشتر ئاگدارمان کەوە بەڵام هیچ قسە لەگەڵ ئیسرائیل مەکە ئیسرائیل بەشداری ناکە ئەمریکاڵی نەخێن ئەمە نییە بە هێر شێوەیە ئەگەر شێکی وا ڕوو بدا ئێمە وەکو پێشوو ئیسرائیل بۆمبە باران دەکەین و ئیسرائیلیش ئەمەی ناوێ و پێ دەچێت لە بۆ ئەمەش ئامادە نەبێ بەڕاستی چونکە ئیتر لە قسەکانی دۆناڵد ترامپدا دەردەکەوێت لە شەڕی 12 ڕۆژەدا ئەوەی داوای نێوبژیوانی لە ئەمریکا کردووە نەتەنیاهۆ بووە نەتەنیاهۆ داوای ڕاگررتنی شەڕەکەی کردووە ئیتر تەماشا دەکەین بەپێی ئەمە ستیڤ وێتکۆف ڕۆژی ئیتر پێش کۆبوونەوەکەی ئیستانبول سەردانی ئیسرائیلی کرد و ئیتر چەند کاتژمێرێکیش لەگەڵ نەتەنیاهۆ سەرۆک وەزیران کۆبووە و لەگەڵ سەرۆکی موساد و سەرۆکی سوپا سالاری ئیسرائیلیش کۆبووەوە و دیارە ئیتر دەیانەوێت لە چوارچێوەی ئیسرائیل لە چوارچێوەی داخوازیەکانی ئیسرائیلدا بەر لە کۆبوونەوەکە ئیتر دیدارەکانیان ساز بکەن و سازیان کردیە ئیتر بەو شێوەیە ئەوان دەچنە ناو کۆبوونەوەکە ئیتر مەسەلەی ئێران بابەتێکی زۆر زۆر گرنگە و لە کۆتاییدا دەمەوێ ئەوە بڵێم کە قسەیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە دۆسیەی ئەپشتین لە ئەمریکادا ئیتر بمانێ و نەمانەوێ گوشارێکە کە ئەکرێ لە بەرامبەر دۆناڵد ترامپ بەکار بهێنرێ موساد کاتی خۆی لە بەرامبەر کلینتۆن ئەم کارانەی کردن ئەم کارانەی کردن کە کلینتۆن بە شێوەیەک لە شێوەکان دەیویست لە بەرامبەر فەڵەستین و ئیسرائیلدا باڵانسێک دروستکە ئیتر مەسەلەی مۆنی کاولوسکیان لە بۆ دەرخست ئێستا کەش مەسەلەی ئەپشتین دەرکەوتووە کە کەسانی نزیک ترامپیش لە ناوی دانات دۆناڵد ترامپ بەخۆشی لە ناودای و چەندین جار ناوەکەی دەردەکەوێ ئیتر ئەمە دەکرێ ببێتە سەرکێشیەک و دەکرێ ئەمە لە هەڵبژاردننی ناوەڕاستی ئەمریکادا چونکە لە ئەمریکا دوو زۆرە هەڵبژاردنەوە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەیەوە هەڵبژاردننی ناوەڕاستیشەیە کە هەردوو ساڵ جارێک دەکرێویش هەڵبژاردننی سێنات و کۆنگرێسە خۆی لە خۆیدا ئێستاکە نیشانەکان و یانیش ئامارەکان باس لەوە دەکەن کە لە کۆنگرێسدا ئەمجارە دیموکراتەکان دەیبنەوە و ئەگەر بێت و ئەم دۆسیایی لە بەرامبەر بەکاربهێنرن ئەمە ئەوە ترامپ نەوەک بەتەنیا لە کۆنگرێس لە سێناتیش ئیتر لە هەڵبژاردندا دەدۆڕێنێ هەر سەرۆکێک لە سێنات و لە هەڵبژاردندا ئیتر بدۆڕێنێ ئەمە وەکو مەلی بێباڵی لێدێ و هیچ بڕیارێک ناتوانانی بدە ئیتر دەمەوێ هەندێک بەورتر تەماشای دۆسیەکانی ئەپشتین بکەم و بە بزانین ئیتر ویانیش لێکۆڕینەوە لەسەر ئەوە بکەینەوە ویانیش چاوەڕێ بکەین کە دادوەری ئەمریکا تا چ ڕادێک ئەم دۆسیە بەکاردێنێ و دەبزوێنێ ئیتر ئێستاکە چەند ڕۆژێکە 3000 4000 ئیتر لاپەڕە و ئیمێل بڵاو کراونەتەوە هەروەکووتم کەسانی نزیک لە ترامپ و خودی ترامپ لە ناو دۆسیەکەدان ئیتر بابزانین ئەمە چ کاریگەریەک دەکا لەوێوە ئەتوانین شانتاژەکانی ئیسرائیل زیاتر تێبگەین بەڵام بە هەر شێوەیەک بێ ئیتر مەسەلەی ئێران مەسەلەیەکە کە قەلاقیەکی زۆر زۆری لە ناوچەکەدا لە بۆ بەتایبەتی لە بۆ وڵاتانی ناوچەکەدا ئیتر بەکارهێناوە ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکایی تر کاتێک پرسیاریان لێکرد ئێران دەڕوخێنن بە ئاشکرا وتی ئێران ئەگەر بڕوخێنین نازانین لە جیاتی ئەو چی دەکەن چێدا دەنێن بەڕاستی شوایە لە ئێراندا ئیتر ئەمە یەک لە کێشە گەورەکانە ئەمریکا توانای ڕوخاندنی ئێرانی هەیە ئەمریکا توانای ڕوخاندنی ئێرانی هەیە یعنی ئەگەر بێت و شەڕێکی زۆر زۆر قڕز بکرێ ڕەنگ بێ خەڵکەکە لە کۆتاییدا ڕاپەڕینێک بکەن ئەم ڕژێمە لا ببن بەڵام لە دوای ئەمە چ کارە ساتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوئەدا ئەم چەکانە دەکەونە دەستچێ
و چێ دێتە سەر دەسەڵات و ئەمانە مامەڵەیان چۆن دەبێ ئەمەیان هیچ دیار نییە. ئیتر ئەمە کۆی بابەتەکەیە. بەڵێ نامەوێ لەمە زیاتر درێژەی پێ بدەم، خۆشم ماندوومیتر هیلاکم. ئەمڕۆکە بۆ ئەو بەرنمەیە لەسەر ئێران بەسە وابزانم دەبێت چاوەڕێ بکەین کە ڕۆژی هەینی بزانین کۆبوونەوەکە دەگاتە چ ئەنجامێک. هەتا بەرنمەی ئایندا کاتێکی خۆش. سپاس بۆ بەشداریکردنتان، بە لایکەکانتان، بە تەماشاکردنتان، بە کۆمنتەکانتان. بەڵام زیاتر سوپاستان دەکەم ئەگەر هاتوو ڕۆژانە ڤیددیۆکانمان کەناڵەکەمان بە 10 کەس لە دۆستانتان لە ناسیاوانتان بنێرن و بیناسێنن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن سوود لە چالاکیەکانمان ببین و کەناڵی یوتیوبی هیوا خۆشنا و سوبسکرایب بکەن. هەتا بەرنمەیەندا کاتێکی خۆش هەر بژین.